2 ساڵ و 2 مانگە چاوی چاوەڕوانەکانی لە دادگایە بۆ سزادانی تۆمەتبارانی شەیدکردنی نەقیب محەممەد یاوسەری. لە ماوەی ئەو 2 ساڵەدا شۆخان لە ڕێگەی 6 پارێزەرەوە هەوڵیدا دۆسەی شەیدکردنی هاوسەرەکەی یەکلایی بکاتەوە. دوایین بڕیاری دادگاش بۆ لە سێدارەدانی تۆمەتباری سەرەکی و زیندانیکردنی هەتاهەتایی بۆ 2 تۆمەتبارەکەی دیکە بەشێک لە ئازارەکانی ڕەواندەوە. ئێمە لە سەرێکەوە دڵخۆشین لەبەرەوەی کە یەکێک لە تۆمەتبارەکان سزای لە سێداری بۆ دەرچوو بۆ سەبارەت بە سزای 2 هاوکارەکەی تریان. ئەوە ئێمە لەم کاتیان نامانوێت قسەی لەسەر بکەین. ئەوە قەرارە بەم نزیکانە تیمی پارێزەرانمان کۆ ببنەوە ئەگەر پێویست بکاکەتانە لە سزاکە بن ئەوە ئێمەش لەگەڵ پێشنیارەکانی پارێزەرەکانمانە بین. بەڕاستی لێرەشەوە من جێی خۆیەتی سوپاسی بەڕێز جەنابی جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانی بکەم لە یەکەمین کاتژمێری سەرەتاکانی کاتژمێر ڕوودانی کارەساتەکە بەڵێنی دەستگیرکردنی تاوانبارانی پێداین و لە هەمان کات بەڵێنی ئەوەشی پێداین کە دادگا سەروەر ئەبێ و پشتیوانی دادگا ئەبێ بەبێ دەستێوەردان کارەکانی بکە. بڕیارەکەی دادگا دوای دەدانیشتنی دادگاییکردنی تۆمەتباران دەرکرا. پارێزەرێکی دۆسیەکە دەڵێت دادگاییکردنی تۆمەتباران بە شێوەیەکی شەفافانە بەڕێوە چوو بەکەرانی ڕووداوەکەش بە سزای یاسایی خۆیان گەیشتن. لە کاتی دادگاییکردنا بەڕاستی بەلای ئێمە زۆر ئاسایی بوو لەبەرەوەی یعنی بیرمان نەچێت 3 تۆمەتبار لە دۆسیەکە هەبوون برینداری تایە کوژراو هەبووە ولایانی یعنی داواکار مافی کەسی تیا بووە پارێزەر هەیە لەم نێوەندەیە بۆیە پێچوونی زۆر ئاسایی بوو بەلای ئێمەوە کە دانیشتنی دادگا بۆ ئەم تاوانە تەرخان کراو و لە کۆتاییشتا بڕیارەکەی دادگا ڕێزلێگیراوە. ئێمە مەبدەئیەن قوبوڵمانە. ئێمە ئەمڕۆ لێرەین. هەر لە سەرەتای ڕووداوەکەوە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران بەڵێنی با کەسوکارەکەیدا تۆمەتباران لە هەر شوێنێک بن دەستگیر بکرێن و لە زووترین کاتدا دادگایی بکرێن بەپێی یاساش سزا بدرێن. بەڵێنی تریشتانە دەینێ مام حاجی بەڵێنی تریشتانە دەینێ ئەمە تەسلیمی دادگا ئەکرێ و نایڵین یەک کەس هیچ کەسێک تەدەخلی ئەم پرۆسەیە بکات تەسلیمی مەحکەمە ئەکرێت. هاوکات دوای دادگاییکردنەکەش لاپەڕی فەرمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا سوپاسی دادگای سلێمانی و هێزانمنیەکان و پارێزەران و داواکاری گشتی کرد لە پای هەوڵ و ماندوو بوونیان و جەختیشی کردەوە نابێت هیچ بکوژ و ژنکوژ و تاوانبارێک لە هەرێمی کوردستان لەژێر هیچ پاساوێکدا لە سزای یاسایی دەرباز ببێت. خۆشەی لێەکەین هیوادارین بۆ هەموو کەسێ ئاوا بێ هەم لە تاوانباران قەت خۆش نەبێ چکاگە لە تاوانباران خۆش بێ ماڵی هەموو چەند ماڵی وەکو من بە قوڕەگیرێ وێرانە بێ تا مناڵێک بەخێوەکەی ڕوح دەبێ بە ئەوان بە گولێبی کوژن باشە نەوەڵا بە هەمویان لە ناوبەرێ بۆچی باشن ئەوانە لە دنیا بژین هەر مردیان باشترە دەستیان خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ زۆرم پێ خۆش بووە بڕۆ وەزام حەمە ساد زین و بۆتەوە. شەید محەممەد لەتیف پلەی نەقیبی هەبووە لە بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان شەوی 4 دوانزەی ساڵی 2021 لە کاتی بەدەمەوەچوونی کێژەی 2 ژندا و هەوڵی دەستگیرکردنی تۆمەتبارەکان لەگەڵ 4 پۆلیس زاهریچیان دەکرێتە سەر و لە ئەنجامدا نەقیب محەممەد شەید دەکرێت و 3 پۆلیسەکەی دیکەش بریندار دەبن. بڕوابادین کورسات نیوس سلێمانی.